کەرکووک بەلای ئێمە زۆر گرنگە. هەرێمی کوردستان لە ئێستادا ئەبێت لەو مەرحەلە مێژوویە ترسناکی کەتیایەتی ڕزگاری بکەن دوجار چونکە ئەو بەرپرسیارەتێکی مێژوویەکە تەسەر شانمان کە پێویستە هەمومان شان لە شانی یەکتر بدەین. سەرەتا تەبێ زۆر سپاسیان وەفدێکی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری سەردانی کەرکووک و سەردانی ئێمە کرد بە خۆشحاڵیەوە ئێمە زۆر لە بەتایبەتی ئێمە و کۆمەڵی دادگەری وانە لەسەر ئاستی کەرکووک یان لەسەر ئاستی ئامیش پەیوەندیەکی پتە و بەهێزمان هەیە بە تاکید ئەوەی پەیوەندی بە کەرکووک و ناوچە جێناوەکان هەیە باسی بارودۆخمان هەمیشە ئەوانیش بۆ ئەوەی پەیوەندی بە تەبایی یەک ڕێژی یان بە پەیوەندی بە کەرکووک و ناوچە جێناکۆکان هەمیشە یەک دەنگ و یەک قەڵێت بووینەوە دیوێکی دیوەکەی دیکەی ئەوەی پەیوەندی بە ئێستا بۆ مەوزوعی هەرێمی کوردستان یا مەوزوعی بەغدا ئەوان بە تاکید ئێستا ئەو سیاسەتی کەیەکێتی نیشتمانی کوردستان چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی کوردستانیش پێمان خۆشە و لەگەر سەردەم حیزبە کوردستانیەکان ئێمە لە کۆبنەوەی مەکتەبی سیاسیش لەگەر سەرۆک باوی باس تاکیدی لەسەرەوە کردو کە دەبێت پەیوەندیەکانمان زۆر بەهێز بێت و ئەم ڕێکەوتنەی کۆماری ئیسلامی و ئەمریکا بەڕاستی بۆ ئێمەش سەقامگیریەکی باشە تاکیدمان لەسەرەوە کردو ئەمەش هەنگاوێکی باشە کۆبنەوەکە زیاتر سەردان و نوێکردنەوە یان ئەوەی پەیوەندی بە کەرکووک و ناوچە جێناکۆکان ئەم تەچیق ڕەحمانجیێ هەمیشە ئێمە لەگەرەوان لێک نزیک بووینەوە و نزیکتریش یەکەینەوە و ئینشاڵڵا ئەوەی پێمان بکرێت ئێمە وچە ئەوان ئەوەی پەیوەندی بە میلەتەکەمان و بە کەرکووک و ناوچە جێناکۆکان هەیە لە خزمەتدا. ئەوسا جەناب چالی پێشنیارتان چێ بۆ حیزبیلانی سیاسی کوردەکان یا کەرکووک لە ڕابردوودا هەنی کۆبنەوە کراوە لەوانە لە مەبووندی کۆمەڵی دادگەری. بەنای خۆی بەخشندەی میێرەبان ئێمە خۆشحاڵ بووین ئەم ڕسوودانی کە ئاگا برادەرمان کرد لێرە. کەرکووک بەلای ئێمە زۆر گرنگە و پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندێکی دێرینە و ئەبێ هەردەم بە زیندوی بیهێڵینەوە داپۆکیمان لەوە کردەوە. بەنسبەت ئێمەوە بۆ کەرکووک پێویستە هەموو لایەکمان شان لە شانی یەک بین قورسایی و سەنگی و کورد لە کەرکووکا زیاتر بپارێزین و بەرەو پێشی بەرین خزمەتی خەڵکی کەرکووک و کەرکووکیەکان بکەین. ناوچەی جێناکۆک بە شێوەیەکی گشتی بەنسبەت هەرێمی کوردستانیشەوە برای بەڕێز کاگاسۆ ئاماژەی پێدا هەرێمی کوردستان لە وەزعێکی چاقبەستووی خەتەرایە ترسناکایە دۆستەکانمان کەم بوونەتەوە لە ئاسی نێودەوڵەتیە لە ئاسی دراوسەکانە پێویستە هەرێمی کوردستانیش ئینقاس بکەین بەرپرسیارەتی گەورە کەوتە سەر شانی هەمومان بەڵام هەڵبەتە پشتی شێر بەر هەردوو حیزبی دەسەڵاتدارەکە و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئێمە ڕوامان وایە وەکو کۆمەڵی دادگەری کە پێویستە هەموو حیزبەکان پێکەوە کەس نادیدە نەگرێ هەمومان پێکەوە بتوانین ئەو وەزعە چاقبەستووی لە هەرێمی کوردستانە هەیە ڕزگاری بکەین و هەرێمی کوردستان پەرلەمان و حکوومەتی هەرچەند ئێمە بایکۆتی خولی پەرلەمانمان کردووە بەڵام پێویستە هەرێمی کوردستان پەرلەمانی هەبێ و حکوومەتی هەبێ و شەراکەتی ڕاستەقینە هەبێ و کەس نادیدە نەگیرێ. هەرێمی کوردستان لە ئێستادا ئەبێت لەو مەرحەلە مێژوویە ترسناکی کەتیایەتی ڕزگاری بکەن دوجار چونکە ئەو بەرپرسیارەتێکی مێژوویەکە تەسەر شانمان کە پێویستە هەمومان شان لە شانی یەکتر بدەین هەموو حیزبەکان پێکەوە بتوانین کارێکی گەورە بکەین.